بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد الأمين وعلى آله وصحبه أجمعين اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه مسلمانانی عزیز بینەرانی خۆشەویست سلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ لە ئەڵقەیەکی تری زنجیرە باسەکانمان لە ژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویست گەیشتینەوە لە ئەڵقەی ڕابردوو باسمان لە گەریانی پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرەی کەوە میهرەبانتر بوو لە میهرەبانی چۆن لە خۆشیەکانە گوتمان بەشدار بوو لەگەڵ دەور و بەری خۆیان خەندە و پێکەنینی ئەخستە سەر لێ و ڕوخساری دەور و بەری خۆی لە کاتە ناخۆشەکانیش لە کاتی لە دەستدانی ئازیزانیش پێغەمبەری خوا فرمێسکی میهرەبانی ئەڕش بۆیان ساڵێکێ لە تەمەنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەرەوەی کەوا پێغەمبەری خوا زۆر دڵتەنگ بووە بەو ساڵە لەو ساڵەدا ناوی لێنراوە لە سیرەت و ژیانی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ بە عام الحزن ساڵی ماتەمینی ئەو ساڵی کە پێغەمبەری خوا بە معنای کەلیمە دڵتەنگە بێ ماتەمینیە بێ پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ دوای ئەوەی کەوا باپیرەی لەدەست ئەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێتە ژێر ڕگعایەت و چاودێری مامی ئەبوو تاڵیب ئەبوو تاڵیب بە مانای کەلیمە کەسێکی دڵسۆز و بەوەفا بووە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پشتیوانێکی زۆر بەهێزی پێغەمبەری خوا بووە کاتێک کەوا ماڵ ئاوایی ئەکە لە ژیانە پێغەمبەری خوا زۆر بۆی دڵتەنگە بێت مسەیب خوا لێ ڕازی بێ گێڕێتەوە دەڵێ لە کاتێک ئەبوو تاڵیب سەرمەرگیە هات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە لای کە بینی ئەبوو جەهل و عەبدوڵای کوڕی ئەبی ئومەیەی کوڕی مغیرەی لەسەر سەرن لە دەوری دانیشتون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو هەموو دڵسۆزی و ماندووی و شەکەتیەی مامی لەبیر نەکردووە کە لەگەڵ ئەوە چێشاویەتی بۆیە ئەیەوێ بە هەر نەوع و نرخێک بێ دەستی بگرێ بەرەو بەهەشت بەرەو ڕەزامەندی خوای ببە بانگی ئەکا پێڵێ یا عەم قل لا إله إلا الله كلمة أشهد لك بها عند الله أي مامي عزيز بڵێ لا إله إلا الله شایەتمان بێنە و مسلمان بە ئەوە تاکە وشەیە کە ئەتوانم لەلایەن خوای پەروەردگار شایەتیت بۆ پێ بدەم بەرگریت پێ لێ بکەم دەی وەرە بڵێ لا إله إلا الله شایەتمان بێن و ببە بە مسلمان بەڵام بەداخەوە هەمیشە هاوڕێی خراپ هەمیشە برادەری خراپ مرۆڤ ماڵوێرانەکە برادەری خراپ بەوەندە ناوەسێ زەرەری مادیت لێ ئەدا جاریوەیە زەرەری ئیمانیشت لێ ئەدا و پێ ئەگەێنێ بەرەو دۆزەخیشت ئەبا ڕێگریت لێ ئەکا بەرەو هەنگاو ناون بەرەو بەهەشت و ڕەزامەندی خودا جەلە جەلالو ئەڵێ ئەبوو جەهل و عەبدوڵای کوڕی ئەبی ئومەیە کاتێک ئەویان بیست لە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنگەتاو بوون لەوە ترسان کەوا ئیمان و باوەڕ بێنێ لەوە ترسان کەوا ئەو ڕێبازی ئەو لە سەریا ڕۆن بانگێشەی بۆ ئەکەن پوچەڵ بێتەوە لە بەرچاوی خەڵکە ئاخر یەکێک لە قیادە و سەرکردەکانی کە ئەبوو تاڵیب ئیمامی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە باوەڕ بێنێ ئەوان بێگومان لە نێو جەماوەری خۆیان مەکانەت و پلە و پایی خۆیان لەدەسەدەن سیقە و میتمانە لەدەسەدەن بۆیە ئەبوو جەهل لەگەڵ عەبدوڵای کوڕی ئەبی ئومەیە ئەڵێ یا ئەبا طالب ئەی باوکی تاڵیب تەرغەب عن میلەتی عەبدولموطەلیب باشە تۆ بەنیازی دەست هەڵگری لە ئاینی عەبدولموطەلیبی باوکت ئەتەوێ هەڵگەڕێیتەوە لە ئاینی باوکت ئەفەرمێ فەلەم یەزەل
رسول الله صلى الله عليه وسلم يعرضها عليه پیغمبر کۆڵی نەدا بەردەوام هەمان بانگەوازەکەی هەمان بابەتەکەی ئەخستەوە ڕوو پێڵێ یا عەم قل لا إله إلا الله كلمة أشهد لك بها عند الله مامی ئازیزم دەوەرە و شەوێ بڵێ وەرە باوەڕ بێنە مسڵمان بە بەو وشەیە با بتوانم بەرگریت لێ بکەم لەلایەن خوای پەروەردگار شەفاعەتت بۆ بکەم لای خوای پەروەردگار ئەو قسەیە چەند جار دووبارە ئەکات و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتاوە بوو ئەبوو جەهل و عەبدوڵای کوڕی ئەبی ئومەیە وازیان لێنێنە هاوڕێکان وازیان لێنێنە ماڵیان وێران کرد دوا ڕۆژیان لێ فەوتاند ئەوانیش لە دوای قسەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە لە دەوری هەوڵیانەدا ساردی بکەنەوە ئەویان بیر ئەخستەوە تۆ دینی باب و باپیرانت بەجێ ئەهێڵی تا ئەوە بوو کۆتاوشەی خۆی گوت بەداخەوە چارەنووسی خۆی ڕەش کرد گوتی بەل عەلا میلەتی عەبدولموطەلیب بەڵکو ئەمەوێ بەردەوام بمرم لەسەر ئایینی عەبدولموطەلیب وأبى أن يقول لا إله إلا الله نەیویست ڕازی نەبوو کە بڵێ لا إله إلا الله مسلمان بێ ڕازی نەبوو برازاکەی دەستی بگرێ بەرەو بەهەشتی بەرێتن بەداخەوە پیلانەکەی ئەبوو جەهل و عەبدوڵای کوڕی ئەبی ئومەیە سەرکەوت توانیان هاوڕێکەی خۆیان یەکێک لە سەرکردەکانی قوڕەیش ڕێگری لێ بکەین کەوا باوەڕ بێنێ و بە مسڵمانەتی بگرێتەوە لای خوای پەروەردگار جەل جەلالوه پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هێشتاش ئەوەندە بۆی دڵسۆزە چونکە ئەزانی چەندە بۆی دڵسۆز بووە هێشتا میهرەبانی لە ناخی ئاجوڵێ ئەڵێ ئەما والله لأستغفرن لك ما لم أنه عنك دەیتە والله سوێن بەخوا من بەردەوامە بم داوای لێ خۆشبوونت بۆ لە خوا ئەکەم تا ڕێگریم لێ نەکراوە مادەم ڕێگریم لێ نەکرابێ خوای پەروەردگار ئایا دابەزینێ و ڕێگری لێ ئەکەم خوای پەروەردگار آياتي 113 لسورة التوبة دا أبازين وفرمي ما كان للنبي والذين آمنوا أن يستغفروا للمشركين ولو كان أولي قربى من بعد ما تبين لهم أنهم أصحاب الجحيم بو پیغمبرو أواني كباوردار النية أو ما فنهي پیغمبرا سلامي خوالة سبه نهي ما دارانيش أن يستغفروا للمشركين ئەو مافەیان نییە داوای لێ خۆشبوون بۆ مشریکەکان بکەن ئەوانەی لەسەر شەریک مردون چونکە ئین الله لا یغفر أن یشرک به ويغفر ما دون ذلك لمن يشاء خوا لە شەریک خۆش نابێ کەسێ لەسەر شەریک بمرێ لەسەر بیر و باوەڕێکی کوفر بمرێ لەسەر ڕێباز و دینێکی کوفر بمرێ هەر بەوە بە ماڵوێرانی ئەمینێ خوا قەدی خۆش نابێ پێغەمبەریش بۆی نییە داوای لێ خۆشبوون بکات ئیماندارانیش بۆیان نییە داوای لێ خۆشبوونی بۆ بکەن ولو كانوا أولي قربى أجر شيء كساني نزيكي خوشيان بن عزيزي خوشيان بن دي أمامي پیغمبری خواه بو بلان پیغمبری خواه ری پینادا كوا داوي لي خوش بوني بوبكا دوای چی من بعد ما تبين لهم أنهم أصحاب الجحيم دوای أوي كوا بويان رون بويا ويكلا بويا كأوان أهلي دو زخم لسر بيرو باوري كفر جيان لسر ربازي كفر جيان لەسەر ڕێبازی کوفریش بەردەوام بوون و ماڵاوەیان لە ژیان کرد بەو شێوازە گەڕانەوە لای خوای پەروەردگار ئەوانە ئەصحاب الجەحیمن نە پێغەمبەر و نە ئیمانداران بۆیان نییە داوای لێ خۆشبوونیان بۆ بکەن خوای پەروەردگار ئەو ئایەتەیشی دابەزاند سەبارەت بە ئەبوو طالب كبيغمبري خوي فرمو صلى الله عليه وسلم إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء وهو أعلم بالمهتدين أي محمد صلى الله عليه وسلم أتو أوي حزبكي وخوشت أوي ناتواني هدايتي بديت بلام خدا أوي حزبك هدايتي أدا خوازاني شكسانك شايسي هداية دارن هداية بمعنى خلق هداية أجنا خواي پەروەردگار هدايتي همو ماني داوا رين ماي همو ماني كردوا بو معنايا
ڕێگای ڕاست و چەوتی پێشانی هەمومان داوە، بەڵام خەڵقی هیدایەت دوای ئیرادەی ئینسانە بە ئینسان خۆی بڕیار بدە، کە ئینسان بە ئیرادەی خۆی بڕیاریدا کامە ڕێگا و کامە دین و ئاین هەڵەبژێرێ، ئەو ساخوای پەروەردگار بۆی بڕیار ئەدا و هیدایەتی ڕاستەقینەی بۆ بڕیارەدا. جا عباسی کوڕی عەبدولموطەلیب ئیمامی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێغەمبەری خوا ئەڵێ سەلامی خوا لەسەر بێ: ما ئەغنەیتە عن عەمک، هیچت بۆ مامەکەی خۆت پێ بۆ نەکرا، ئەو مامەی کەوا کانە یەحووتوکە وەیەغضەب لەکە، هەمیشە لە دەوری تۆ بوو، پارێزی لە تۆ ئەکرد، پارێزگاری لە تۆ ئەکرد، هەمیشە لەسەر تۆ تووڕا بوو. پێغەمبەری خوا فەرمێ سەلامی خوا لەسەر بێ: نا هو في ضحضاح من نار ولولا أنا لكان في الدرك الأسفل من النار. ئێستا و لە نێو ئاگرە، بەڵام ئەگەر من نەبووامە لەبەر تکای من نەبووایە، ئێستا ئەو لە ژێرەوەی ئاگر ئەبوو، بەڵام سزاکەی بۆ سوک کراوە، هەراوەندەم بۆ ئەکرێ لە لای خوای پەروەردگار هەندەوە قبوڵ ئەکرێ. ئەبوو تاالب لەبەر ئەوەی ئەوەندە دڵسۆز بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، سزای بۆ سوک کراوە، بەڵام هەر ئەهلی ئاگرە، چونکە باوەڕی نەهێناوە. کاتێک کە ئەبوو تاالب ئەمرێ، قوڕەیش دەرفەت و فەرسەتێکی گەورە دۆزێتەوە بۆ ئەوەی ئازاری پێغەمبەری خوا بدە صلی الله عليه وسلم. تا دوێنێ ئەبوو تاالب لە ژیانا بوو، کەس جورئەتی ئەوەی نەئەکرد، جوامێر نەبوو دەست درێژکە بۆ برازاکەی محەممەد صلی الله عليه وسلم، چونکە بەرگری لێ ئەکرد بە هەموو شێوازێک. بەڵام کاتێک کە ئەو وەفات ئەکا، درزێکی گەورە دروستە بێ، فەرسەتێکی گەورە ئەکەوێتە دەستی دژمنانی و نەحەزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەکێک لەو خەڵکە عەقڵ سووک و بێویژدان و نامرۆڤانەی خۆیان لە قوڕەیشەکان هەڵەسێ، خۆڵ و پیسیە خاتە سەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەر دەرفەتیان بۆ ڕەخسە، بێئەدەبی و بێحورمەتیان کرد بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، تا ئەو پێغەمبەر فەرمووی سەلامی خوا لەسەر بێ: ما نالت مني قريش شيئا أكرهه حتى مات أبو طالب. قڕەیش شتێکی بۆی نەکرا کە من پێم ناخۆش بێ، پێم ئازار بدا، بۆیان نەکرا لەگەڵ من تا ئەوە بوو ئەبوو تاالب مرد. بەڵام کە ئەبوو تاالب ئەمرێ، ئەو دەرگایان بۆ ئەکرێتەوە، ئەو دەرفەتان بۆ ئەڕەخسێ. وفاتی ئەبوو تاالب لە مانگی ڕەجەبی ساڵی 12 پێغەمبەرایەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، دوای ئەوەی کە لە شعب لە نێو دۆڵەکانە کە گەمارۆ درابوون هاتنە دەر، 6 مانگ دوای ئەوە مامی وەفات ئەکات، ئەگەڕێتەوە لای خوای پەروەردگار بەداخەوە کە باوەڕی نێناوە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بڵێ بۆ لە دەستدانی مامی زۆر خەفەت ئەخوا، چونکە باشترین پشتیوانی لە دەستدا، وەکو ئاماژەی پێکرد، قوڕەیش جورئەتی نەبوو، جوامێری نەئەنوان، نەیئەتوانی دەست درێژی بکا بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کە تا ئەبوو تاالب لە ژیانا بوو. جا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەم لەولاوە خەفەتی ئەخوارد، هەمیش بۆ ئەوە دڵتەنگ بوو خەفەتی ئەخوارد کەوا مامەی بەبێ باوەڕی گەڕایە لای خوای پەروەردگار لەگەڵ ئەو هەموو پیا و چاکیە، بەڵام پلان و پیلانی ناحەزانی ئەو سەرکەوت. ئەبوو جەهل و عەبدوڵڵا توانیان ڕێگری لێ بکەن کەوا باوەڕ بێنێ. پێغەمبەری خوا زۆر خەفەت بار بوو، دڵتەنگ بوو لەو ساڵە لەو کاتە. جا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەرگی ماتەمێنی و پرسەی مامی تەواو نەبووە، کەچی کۆسێکی تر لە ژیانیا دروستە بێ و بە جۆرێکی تر کەسێکی تری ئازیز، زۆر ئازیز لە دەست ئەدا، ئەویشان خەدیجەی خێزانیە. بۆ ئەڵقەیەکی تر هەڵەگرین، ئەگەر خوای پەروەردگار دەرفەتمان بدا ئینشاء الله لەوێوە دێنەوە خزمەتتان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خات و خەدیجەی خێزانیشی لە دەستدا، بۆیە ئەو ساڵە ناوی لێ ئەندرێ عام الحزن، ساڵی ماتەمینی و خەفەت بۆ پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ. تاڵقەیەکی تر بەخواتان ئەسپێرم، خوای پەروەردگار پشت و پەنەی هەموو لایەکمان بێ،
Wassalamu alaikum wa rahmatullahi wa barakatuh.